تماشاوان برس افدم هوا باش بیتن هیویا دمکی گل خوش به هوا برس خاصم اس نزیر کادانی مجارک دن هاتی نف خدمت هوا برس بو پیشکش کرنا حلقه کادیش برنامه به کردی ات سیزن کی نیدا ام ده خدمت هوا برس کین چندین تورن جیاوازو سرنجو بابتن جیاواز ادگل هوا برس دابین افجارجی مدویتن ام شوازکی گشتی وکو رخوش کرنک بحثا هندک دستواجان بکین که اف دستواجه گل گرینگن تیشک بهت دان السروان دستواجانه داکو ببیت زمین سازیک بو حلقین بهت جی اد برنامه کردی دا کامد وید ام چی بیجین او جی دستواجه زمانو زمینو زمان اف بابتا دهینه گنگ شکرین ادگل زور برس ما مستع عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی و خیرات نگا گرم جنابی ما مستعد که زور بخیر بی ما مستعد جا اگر ام تماشای مروی بکین که تشتید گرنگ و اساسی و مبدئی و استراتیجی جیانا مروی دا رنگ گلک تشبن بس ام بحثا سید شتی سرکی بکین ایکل وان تشتا که بابت زمانیه زمانی دگوشنیگا آینی دا و دگوشنیگا که کردینی دا ام چاو بحثا زمانی بکین و زمانی چک گرنگی و باندورا خواه ادجیانا تاکی کرده ناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارەکە باسی زمان دەکەین دەبێ بیبەستینەوە بە ئیرادە و بەویستی خوددا چونکە خوددا دەفەرمێ لە قورئانی پیرۆزدا ومن آیاته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم کەواتە پێگەی ئاسمانەکان و زەمین چەند گرنگە کە خوددا دروستی کردووە بۆ مرۆڤایەتی هەمان شێوە جیاوازی دەنگەکان و ڕەنگەکانیش گرنگن ئەم بەیەکەوە بەستانە پێمان دەڵێ وەکو ئاسمانەکان و زەوی خواکردە کەواتە جیاوازی نێوان دەنگەکان و ڕەنگەکان و دروستکردنی و هێنانەکایی دەنگەکان و ڕەنگەکان زمانە جیاوازەکانیش هەر بە هەمان شێوە خواکردە کەوابێ ئێمە ئەبێ ڕێز لە دروستکراوەکانی خودای گەورە بگرین یەکێ لەو دروستکراوانە ئەو خواکردانە بریتە لە زمان ئەگەر بێت و بەم شێوازە تەماشایکەین ئێمە ئەبینە کەسێک مسلمانین ئاینەوە لە ڕووی ئاینەوە ئەبینە مایی ئەوەی کە خزمەتی نەتەوەکەی خۆمان بکەین چونکە هەموو پێشینانی ئێمە بەم شێوازە لەم ئاەت و لەم فەرمودانە تێگەیشتون پێگەی زمان و زمان کە خواکردە پێویستە شتی پێ بنووسین پێویستە ئێمە نەتەوەکەی خۆمان بەو زمانە ئاشنا بکەین بۆیە بینی پێشی سەدان ساڵ ئەگەر سێری نیەتی ئەحمەدی خانی بخوێنیتەوە نیەتەکەی لە شعرەکانیان دەخوێنیتەوە نیەتەکەی دیارەکە باسی ئەوە دەکات داخلق نبشتن كو أكراد بمعرفة بأصل نجاد يا بمعرفة بأصل بنياد كواتب بوشي بو أوي خلق نلي كرد بأصلا بنجادة لبر أو مموزين دنسمو بكردي لبر أو الشعر دلين بكردي أما خوي لخوي نيتي كسيكي وكو أحمدي خاني من برون دكاتو چند صالو چند صالك دواي أيش تماشا حاجي قادري كوي دكي وقت تماشاك همو قلاني مسلمان لبال أوي كعرب وترك وفارسن دين باسی خوددا دەکەن و مەدحی خوددا دەکەن بە زمانی خۆیان ئەمیش دەڵێ معلومە بۆچی حاجی مەدحت دەکا بە کوردی تا کەس نەڵێ بە کوردی نەکراوە مەدحی باری کەواتە ئێمە لێرەوە نیەتی حاجی قادری کۆیشمان بۆ دەرەکەوێ کە بۆچی بە زمانی کوردی مەدحی خوددا دەکا لەبەر ئەوەی گەلانی دیکە ئەم کارەیان کردووە ئەی ئێمەی کورد بۆچی ئەم کارە نەکەین ئێمەی کورد بۆچی ئاینەکەمان هاڵنەر نەبێ بۆ ئەوەی کە خزمەتی نەتەوەکەمانی پێ بکەین ئەم بەحسا تێڕوانینەکە ئاینیت کەین بۆ مژارە زمانی دەبێ ئەم vêjî بزانین کە قورئانە پیرۆز کە ئەسڵی ئاینی ئەسڵی ئیسلامە ئە زمانی عەرەبی دابەزیە ڕەنگە کەسێک بیشتن برا زمانی ئاینی زمانی عەرەبیە بۆچی ئەم دەهێن تێڕوانینەکە کوردانە ئەم زمانێکی کوردی ئەم بژین دێ قورئانی شروع بکەین هەر پێغەمبەرێک وە خوددا فەرمی وما ئەرسەلنا من رەسوول إلا بلیسانی قەومیه لیوبەینە لەهم کەواتە پێغەمبەران ژمارەیان زۆرە أوي لقرآن منهم من قصصنا عليك ومنهم من لم نقصص عليك هنديك من جراوته وتانو هنديك من نجراوته لو همو سدان هزار پیغمبرانا تو ناوي چنه كان دزاني ناوي 25 كان دزاني لقرآني پیروز دا كواتا ليره گرفت نية پیامی خدا بچه زمانك هاتوه هر بيه بزمانك بهاته إرادة خدا بلام دواي خو توابي بشريت أو خداي كبيغمبرك دنيري وبزمانك هر اوكو آياتكي باسمان كرد خدا دفرمي ومن آياتي خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم كواتا ورن بوزمان بويا دبيني
تۆ بە هەر زمانێکی تریش باتە گە بە کوردیش باتایە ئەبواە گەلانی دیکە بۆ نەتەوەکانی خۆیان بە زمانی عەربی و فارسی و تورکی باسییان کردایە بە یابانی بە چینی بە ئینگلیزی بۆ نمونە مامۆستا دەفمە دروست بیت وەکو کورد کۆم بژین پێویستە مە تێگەشتن و تێڕوانینەکە کوردانە بۆ ئاین هەبیت ئایل دەف گەلانی دیترژی غەیری عەرب ئەف هەستە دروست بیت دروستیان کردووە پێشیشمان کەوتون بۆ نمونە کە تەماشای فارس و تورک و عەرەبەکەی بەلای کەم و ئەمانەی دەوروبەری خۆمان خۆگەر تەماشای تۆ محەممەد ئەمینزدەکی بکەی کاتێکە مێژووی کوردستان و کورد دەنووسێتەوە دەڵێ من کاتێ هۆکاری نووسینی ئەمە چی بوو دەڵێ هەمومان دەمانگوت مسلمانی وەختێ تەماشام کرد ئەو برادران ناڵێن ئێمە فارسین و ئەوڵێ ئێمە تورکین ئەوڵێ ئێمە عەربین ئەو جابیرم کردەوە ئەی ئێمە چین دەبێ ئێمە کورد بین کەواتە هەر ئەمەشەکە کەسێکی وەکو مامۆستا عەلادین سەجادی کە لە پەنجاکانە مێژووی ئەدەبی کوردی ئەنووسێتەوە دەڵێ تەماشام کرد بە زەیم بە خۆم داهاتەوە کە ئێمە شتەکانمان هەمووی ون بووە ئەی دوجار چیمان ماوە دڵم بە تەنیا شتێ خۆش بوو کە زمانمان ماوە کە زمانی کوردیمان ماوە لەبەر ئەوە ئەمە زۆر گرنگە مەحوی شاعر بە هەمان شێوە کە تەماشا بکەی سەیری کردووە مەدحی پێغەمبەر کراوە بە هەموو زمانەکان بە تایبەت مەولایە سەلی ئەمە بوردەی پێڵێن هەمزیە هی ئیمامی بوسەیری هەر بە هەمان شێوە دەڵێن لە هەمزیە و لە بوردەم چونکە کەم دی ئیسیفادەی کورد منیش ئەم کوردیم دانا لە ڕیزی ئەو قەسیدانە من ئێستا زۆرم پێخۆشەکەەوە گەنجانێک قەسیدەی بەحری نور کە مەحوی خۆی دایناوە و ناوی ناوە کوردیە مادام هەمزیە هەیە و بوردە هەیە بە عەربی با ئەویش هەوێ بە زمانی کوردی تاوەکو دەرکەوێ ئێمەش بە زمانی کوردی دەتوانین ئەوە بێگفتکە جەنابێتت بێژیت مامۆستای بەڕێز ئێکێ دگەهینیتن و ئەگەر ئەم بە زمانی خۆی کوردانە ممارسا ئاینی بکەین ڕۆژانێت خودا تام و چێژەکە تایبەتتر هەیە هەر ئەمە ڕێزگرتنە لە ئیرادەی خوددا ڕێزگرتن لە ئیرادەی خوددا بایەخدانە بە زمانەکەمان بایەخدان بە زمانی خۆمان ڕێزگرتنە لە ئیرادەی خوددا دەستێتت خوش مامۆستای بەڕێز ئەم بچینە سەر دەستەواژێ دیتر چونکو هەندێک تشت پێک ڤەتگرێداینام دەما بەحسا زمانی دکەین حتما ما تشتێکی دیترژی هەیە کە بژنێت جه و مەکان و یان زەمین نیشتیمان ئایا تێڕوانینە ئاینیدا و تێگەشتنەکە کوردانەدا چاوە ئەم بەحسا زەمینی بکەین چاوە هەڵسەنگاندنی بوو بکەین چ گرنگیە خۆ هەیە بەڵێ زەمین ژینگە شوێن جێگە و شوێنی هەموو نەتەوەیەک لەسەر ڕووی زەویدا تا ڕادەیەک ئەبینی دیارە گۆڕانکاری کەمیشی بەسەر هاتبێ دیارە کەواتە وەختێک کە کەسێک لە ژینگەیەکی دیاری کراوە ئەژێ کاریگەری ئەو شوێنە لە ڕووی ئەرێنی و نەرێنی لە ڕووی ژینگە و لە ڕووی شوێنەوە هەیە بەسەر ئەو دروستکردنی کەسایەتی بەڵێ بەسەر باری دەرونیان بەسەر پێگەیاندن و پێگەیشتن و تەنانەت پێکهێنانی کەسایەتیشیان کەواتە ئەمە زۆر گرنگە جا لێرەوە گە تەماشا بکەی ئێمە بڵین کەسێکمان هەیە وەکو مامۆستا مەلا عەبدوڵڵای بێتوشی کە لە 1805 وەفاتی کردووە یعنی 220 ساڵ لەمە پێش وەفاتی کردووە لەو کوردستانەوە زیرەک ینی هەندێک پێی و تۆ متەنەبی دووەم خۆی کووردە بەڵام زمانی عەرەبیەکەشی بەقوتە کە زمانی عەرەبیەکەی ئەوەندە بەقوتە و دا ئەبەزێ بەرەو بەغدا و ئەڕوا بەرە و بەسرا و ئینجا چێتە ناو ئەحسا لە ڕۆژهەڵاتی سعودیی ئێستایە ئەلێوێ ئەیکەن بە مامۆستا جا بڕوان لێرە کە شوێن چەند کاریگەری هەیە شعرێکە نووسێ لەسەر وەسفی کوردستان بە زمانی عەرەبی بۆ مامۆستاکانی خۆی بوو ئەو دەوروبەرە بە زمانی عەرەبی وەسفی کوردستان دەکەن عەرەبیەکەی ئەوەندە بەقوتە پێی دەڵێن متەنەبی دووەم بەڵام لەگەڵ ئەوەشدا لە کۆتایی شعرەکەیدا خۆی چی ئەڵێ ئەڵێ ئین تەجد شەیئا خلاف الأدب فالطبع كردي وهذا عربي دەڵێ هەر چەنم لە خۆم کردو بە عەرەبی ئەمەوێ وەسفی کوردستان بکەم لەوانەیە شتێکی تیا بدۆزنەوە خەلەلێکی تیا بدۆزنەوە ئەگەر دۆزیتانەوە شتێک پێچەوانی ئەدەوە سروشتی کوردانەیە ئەمە تەبعم لە ناوە کووردە بەس من بە عەرەبیە نووسم کەواتە ئێستا چەند سەرکردەی کورد بێنە ئەتوانێ وەکو بولبول بە سەعات قسەت بۆ بکە بەس کە پێڵێ بە عەرەبی قسەکە بیر و بۆچوونەکانی خۆی ناتوانێت بە عەرەبی بڵێ هەرچەنە لەو زمانەشە وەکوڵێ زۆر شارەزایی هەبێ لێرەوەی ئەوە پێمان دەڵێ زمان ئەبێتە مایە ئەوەی لە جێگەی خۆمانە بیرکردنەوەیەکی کوردیانە مامداتێ بیرکردنەوەیکی کە شتێکی وەکو بژنێ سروشتی بیتن یان یە فیتری بیتن مرۆڤ الجهێکی بژیت ویجهی کارتیکردنە خول سەر مرۆڤی هەیە ئەرێڤی گافکێ وەختان بەحساوێ مجارێتکەن گرنگیەوەی چییە پا بەڵێ گرنگەکەی لەوە دێکە ئەو زەمینە ئەو ژینگەیە کە ئێمە بەو زمانە قسە دەکەین لە واقعی خۆماندا جوانتر دەتوانین گزارش بکەین لە ئەو بیر و بۆچوونانی کە لە مێشکماندایە
جا لێرەوە ئەچینە سەر بابەتێکی زۆر گرنگ ئەویش ئەوەیە کە ڕاستە ئێمە هەستێکی مرۆڤایەتیمان هەیە هزر سنوور نازانێ لە هەموو دنیاوە بیر و بۆچوونمان بۆ دێ بەڵام هەر بیر و بۆچوونێکمان بۆ دێ لە دنیاوە نابێ ئێمە بین وەکو شوێنی خۆی جێبەجێکەین ئەو کاتە بارودۆخی وڵاتەکەمان تێکەچێ زۆر جار فکر هاوردەکراوە فکر هاوردەکراوە بە هەر مەبەستێک بۆ شوێنێک بامە باسی کوردستان بکەین سەرنجام ئێمە تووشی قوربانیدانێکی زۆر بووینە چونکە زەرێکی زۆری لێداوین بۆ لە شوێنی خۆی ئەو هزرا هەڵقڵاوی شوێنی خۆی بووە خۆ ئەگەر ئێمە بمانەوە سوود لە هزرێکی بیانی ژوەرگرین ئەوەیە کە من پێی دەڵێم تێگەیشتنی کوردانە لە هزری بێگانە تێگەشتنی کوردانە لە هزری بێگانە ئەوەیە کە پێی دەڵێم هەموو شتێک کە ئێمە سوودی لێوەردەگرین لە دەرەوەی سنووری خۆمان با بە فلتەری کوردیا تێپەڕیکەین تاوەکو ڕنگوبۆی هەرێمی کوردستان و کوردستان بەگشتی و زمانی کوردی و ژینگەی کوردی بدە لێرە ئەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا ئەگە بێنەوە بۆ سەردەمی خۆمان ڕێکخراوی یۆنسکۆ کار لەسەر ئەمە دەکات و 5 ڕێگە چارەی داناوە 5 خاڵی داناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی هزری 1 2 3 4 با باسی پێنجە بکەین لۆکال سۆلیوشن دەڵێ ڕێگە چارەی خۆماڵیانە ڕێگە چاڵی خۆماڵی هەر گەلێک کە ئەوێت دش بە تونند و تیژی بێ با ڕێگە چارەی خۆماڵیانە بدۆزێتەوە جا لەبەرەوە ئەگەر نمونەیەکی تر بڵێم لە ساڵی 2015 واتە نزیکەی 10 ساڵ لەمەوبەر ئێمە گرفتێکمان هەبوو لە پەرلەمانی کوردستان لە نێوان حزبەکانی حکوومەت و حزبەکانی ئۆپۆزیسیۆن تا گەشتە ڕادەیەکی زۆر ناخۆش بەڵام ناکۆشەکە زۆر بوو بەڵام مەبەست ئەوە بوو بە شێوازێکی بیانی ئەویسترا بیر بکەنەوە کە ئەوەندە دەنگی هەیەەوە ئەوەندە دەنگی هەیە بەوەندە دەنگە دەتوانی ئەو گۆڕانکاریە بکەی ئەمە شێوازێکی پەرلەمانی ڕاستەقینەی دەنگە بەس ئایا لە کوردستان ئەوە چارەسەر بوو نەخێر شێوتی چارەسەر نییە یەکێک هات کە شاندێک هات کە بەریتانیە کە پەرلەمان لەوانەوە فێربووین هەموو دنیا کەچی کە ئەگنزماکی قۆنسولی بەریتانیا لە هەرێم لەگەڵ بلیندالویسی جێگری باڵیۆزی بەریتانیا لە بەغدا دێن لە یەکی حوتی 2015 بۆ پەرلەمان چی دەڵێن they recommended the Kurdistan Parliament to find Kurdish solution for the issues پەرلەمانی کوردستانیان ڕاست پارد وەک ئێمە بیر مەکەنەوە ڕێگە چارەی کوردیانە چارەسەری کوردیانە بۆ گرفتەکانتان بدۆزنەوە کەواتە لێرە ئەمە زۆر گرنگە ئەوەی کە باست کرد زمینی ئێمە کاریگەری هەیە بەسەر جۆی بیرکردنەوەی مامۆستا ئەخفتنی جەنابێتت بژیتن کەت بژیت زەمین gelek giring بۆ هزرکردنا مرۆڤی بۆ بڕیاردانا مرۆڤی لەسەر پاشەڕۆژە خۆش هەمان دەمدا ئای مامۆستا ئەوە وێ چەندێت گەهینیتن کە هزرا مرۆڤی بهێتە چارچێوەکردن ناف قاڵبێکی دیاریکریدا نەخێر وەکو باسم کرد فلتەری خۆمان هەیە وەکو هەموو گەلانی دیکە سوود وەردەگرن لە هزری یەکتر بەڵام بەو مەرجەی بە فلتەری خۆماڵیدا بڕوام ڤگۆفکێش بیر نەکەین مامۆستا میت سەردەمێکی دۆ ژین کە سەردەمی زیرەکیە دەستکردە یعنی کارم بێژم نەک دنیا بیە ئێک گوند بەلکو دنیا هەر هەمی بیە ئێک تشتێ وەکو بێژنێ پاکێجەکە ئێک یعنی هیچ جیاوازیەک نەماوە ئەمەیە کە پێویستە لە باسی زەمانە ئیشارەتی پێ بکەین بەڵێ زۆر باشە مامۆستا کەواتە ئەم بینە سەر بابەتێ زەمانی ئەوەن زەمان بیتە سێ بەش زەمانێک ئەوەی چووی و زەمانێک ئەوەی ئەم تێدا و زەمانێکی داهاتیە مەبەستەتت وێرەدا زەمانی چ گاریگەریە خۆیە گەرم بەحسا یە چووی و یە ڤێگافکێ و یە داهاتی بکەین لەوێەوە کاریگەری هەیە کە دەڵێن زەمان لە ڕوانگە ئاینەکەەوە تەماشایکەین شتێک هەیە لە ئایندا پێ دەڵێن واجب الوەقت واتە ئەرکی ئەو ساتە وەختە ونبوونە نوێش ڕۆژوو زەکات حەج هەمووی لە کاتی بۆ دیاریکراوە ئەکرێ یعنی ئەوە نییە بڵێ کاتێکی تری بە ئارەزوی خۆت بێ نوێژەکان کاتی خۆی هەیە حەج کاتی خۆی هەیە زەکات کاتی خۆی هەیە ڕۆژ و کاتی خۆی هەیە کەواتە لە کاتێکی دیاریکراوە عیبادەتێکی دیاریکراوەیە ناکرێت لەو کاتە شتێکی تر بکەیت ئەمە فێرمانەکە ئاین بەم فراوانەی ئەمڕۆ لە بری ئەوەی چارەسەر بێ خەریکە دەبێتە کێشە و ئاریشە بەچی بەوەی کەوا هەڵگرانی ئاین پەیڕەوکارانی ئاین هەر کەسە و دەست بۆ شوێنێک دەبا و دەست بۆ بابەتێ دەبە ئەگە تۆ 6,000 مزگەوتت هەبێ لە هەرێمی کوردستان لە 3,000یانە نزیکەی 3,000یان وتاری هەینی هەبێ تەماشاکەی لەگەڵ ئەوەی کە ئەو قاف هەوڵەدا ناونیشانەکان یەک ناونیشان بێ بەڵام تۆ نزیکەی ئەتوانی بڵێ لەو 3,000 مزگەوتە هەنێکیان پابەند دەبن ئیتر هەر کەسە باسی بابەتێکەکە کە هەر کەسێ باسی بابەتێکی کرد شتێک دروست نابێ ئێمە وا لێ بکات بە یەک ئاراستە هەمومان کار بکەین نەکەڵم بیر بکەینەوە بە یەک ئاراستە کارکەین نمونەیەک پێ بڵێم یعنی تەماشا بکە لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر
صحابەیەک دێت هاوڵێکی پێغەمبەر ئەڵێ یا رسول الله لقد كثرت شرائع الإسلام علي يعني ئیسلام زۆر فراوان جابزانە ئێستا فراوانەکەی لە شوێ ئەو کاتە کەمیش بووە و تۆتی دین زۆر فراوان بوو یا رسول الله من چی بکەم يعني فأخبرني بشيء أتشبث به يعني تۆ شتێکم پێ بڵێ بۆ من باش بێ من ئەویان بگر دەستی پێوە بگرن قال لا يزال لسانك رطبا بذكر الله بەوی گوتووە تۆ هەتا پێتەکرێ یادی خوا بکە و خودات لە بیر نەچێ ڕەنگەم ئاخفتنە بوو کەسێکی دیتر نوعێکی تر بۆیە زۆربەی ئەوانەی کە دێن ئەڵێن یا رسول الله أحب الأعمال إلى الله خۆشەویستترین کارێک لە لای خوددا چییە بە هەر یەکە شتێک دەڵێ کەواتە ئێمە ئێستا لەم سەردەما وەکو کوردێک لەم کوردستانی لە ڕووی ئاینیەوە زۆرین لە مسلمانین وەکو مسلمان بابیرکەینەوە ئێمە ئەم هەموو وردە شەڕەت چیە دروست بووە بە ناوی دینەوە با بیر لەوە بکەینەوە ئێستا لەم سەردەمەدا ئاین چارەسەرە چۆن چارەسەرە کاتێ وەکو دەڵێ دەرمان چارەسەرە بەڵام دەرمان چارەسەرە چۆنە بێ پزیشکە بۆ دیاریکە کاتەکانی دیاریکەوە نیە ئێستا ئەلان لەم هەرێمی کوردستانە بە هەزاران دەرمان هەیە ئایا هەر لە خۆمانەوە دەتوانین هەمووی بخۆین ناکرێت چارەسەر نییە کەواتە بێت دکتۆرێک بۆمان دیاریکە لێرەوە زۆر گرنگە کە دەڵێ ئیسلام چارەسەرە ئەبێ وەک بڵێ دەرمان چارەسەرە ئەبێ دیاری بکرێت ئێستا ئێمە لەم ساتە وەختە گەورەترین گرفتمان چییە من وە ئەس دەکەم لەم ساتە وەختی وتت جیهان بۆتە گوندێکی بچووک ئەخر کە ئەبێ بە گوندێکی بچووک ئێمە زیانمان لێکەوێ کەواتە لەم سەردەمە دەڵێن یەکێ لە کارە خراپەکان یەکێک لە ئەنجامە خراپەکانی سەردەمی گلۆبالیزەیشن و سەردەمی ئەم زیرەکی دەستکرد و وەک یەککردنی شتەکان تواننەوەی ناسنامەیە ناسنامەش ئیرادەیەکی خودداییە ئێمە دەبێ ڕێز ئیرادەی خوددا بکەین بگەڕێنەوە بۆ ناسنامەکانمان کەواتە لەم سەردەمەدا چۆن لە سەردەمێک لە زمانی عەرەبیە ترساین ئەمان گوت ینی کاریگەری هەیە لەسەر زمانی کوردی ئێستا زمانی ئینگلیزی کاریگەری هەیە وڵاتێکی وەکو فەڕەنسا یاسای زمانی فەڕەنسی هەیە یاسای پاراستنی زمانی عەرەبی هەیە لە ئیمارات و ئەو وڵاتانە مەبەستم ئەوەیە ئێستا لە ڕووی ئاینی بۆ ئەم سەردەمی داعش لە 2015 ئەوانە هەتا بیست زۆرمان قسە کرد دەربارەی داعش بۆ چونکە هەڕەشەیەکی گەورە بوو لەسەر ئاین ئێستا لەم سەردەمەدا ناسنامەکان ئەتوێنەوە گرنگە ناسنامەی نەتەوەیمان بایەخ پێ بدەین وەکو ویستێکی خودایی وەکو ویستێکی خودایی بایەخ بدەین بە ناسنامەمان چونکە لە بەرامبەری گلۆبالیزیشن ئایدنتیتی هەیە ئەم ناسنامەیە مادام خوا کردە زمانمان مادام کوردبوونمان ئیرادەی خوددایە ئاین بە ئارەزوی خۆمان هەڵدەبژێرین بەڵام کوردبوونمان خدا ئیرادەی کردووە کە کوردبی وەک ڕێزگرتنێک لە ئیرادەی خوددا پێویستە لەم سەردەمی تێکەڵاوبوونی ناسنامەکانە ناسنامەی نەتەوایەتیمان پارێزی دەما مرۆڤ گوێ خودت ئاخفتنی جەراوێتە هەندێک جۆرۆک بژن بێدەستی خۆ مرۆڤ نەچۆر بیتن کە ئیقناعی بینیتن کوژ جەناوێتە شێوازێکی عرضکەتن زۆر وەکو بژنی سەر ئەساسێکی منطقی بەس هەمان دەبدا مامۆستای بەڕێز ئەگەر vê گفتکەم تەماشای هەندێک تکستێت ئاینی بکەین کە نەگۆڕن هەندێک تکست بۆ نمونە دەمات بێشتەمە قاعیدەکە فقهیان ئوسولی بەهەیەت بیشتەتە دوت ئیسلامی بگەهە بفەهمی السلف الصالح کەواتە الڤێرە ئەستۆپێکی بوومە نادانیتن بیشتن نابیت و بێژی ئەس تێگەشتنەکە سەردەمانە تەماشای ئاینی بکەم دەبیت تێگەشتنەکە سەلف الصالح ئاینی بخینی تو چت بێژی هەرسەنگان معلومی زۆربەی زانایانە هەر بەڵێ ئەگەڵ هەموو زانایەن ئاین بەشێکی نەگۆڕە بەشێکیشی گۆڕاوە بەڵێ بەشێکی نەگۆڕە بەشێکی گۆڕاو ئەوەی کەوا بریتە لە مەسائلێکی پەیوەست بە بنەماکانی ئیمان و ئەوەی کە پەیوەستە بە خوداناسی و هەموو ئەمانە بابەتێکن ئاینە ڕۆژی دوایی هەیە و زیندووبوونەوە هەیە و ئەم بابەتانە ئەمانە نەگۆڕن بەڵام لە هەموو سەردەمێکە ئاین چۆن عرض دەکرێت ئاین چۆن دەبێتە بڕوانە یعنی گوناهێکی بچووک لە سەردەمی ڕابردوودا کە هیچ شتێک نەبوو هۆکاری گەیاندن جۆرێکی ترە لەم سەردەمەیە جۆرێکی ترە ئەو ئاسانکاریەی ئێستش هەیە بۆ ئەوەی کە تۆ بیر و بۆ چوونەکانی خۆت بگەین لە سەردەمێکی تردا نەبووە کەواتە باسەکە لە نێوان چیە لە نێوان گۆڕا و نەگۆڕدا ئاین بەشێکی نەگۆڕە بەڵام شێوازی گەیانەکەی بەڵام شێوازی مامەڵەکردن معاملات و هەڵسوکەوت و ئەم بابەتان ئەوەی ئێستا من و تو تیادانیشتین هیچ کەسێکی تر بەم شێوازە دانەنیشتووە کامیرە هەبێت و وێنەی بچێشێت و بگرێت و بڵاوی کاتەوە کەواتە ئەو بابەتێکی وەکو بڵێ بەسەر چووە کاتی گرنگ ئەوەی ئێمە ئێستاکە کە بابەتەکە بریتی بێت لە زمان زۆر گرنگە ناسنامەمان پارێزین لە ناو ناسنامەشمانە زمانمان جا بەڕاستی تێگەشتنی کوردانە زۆر گرنگە بۆچی تۆ لەم ساتە وەختی من و تۆ قسەی تێدا دەکەین لەم ساتە وەختی قسەی تێدا دەکەین سێرەکەی یانەیەکی وەرزشی لە تورکیا دێتە سزادان چونکە لەسەر درێسەکەی نووسیوێتی
یانە بە کوردی یانەکەمان بۆ ئێوەیە یانەکەمان بۆ ئێوەیە بە 2600 دلار غەرامەیەکی لە کاتێکە باسی چارەسەری ڕێگە چارەی کورد دەکرێت و ئەو قسە و باسانە کەچی یانەیەک لەسەر دوو وشەی کوردی سزا ئەدرێ کەچی تۆ بە زمانی کوردی لە ئێران ناخوێنرێ بە زمانی کوردی لە سووریا ناخوێنرێ ئێستا سووریا کە هیچ دەسەڵاتێکیشی نییە دەڵێ نابێ بە کوردی بخوێن لە نێو پشوەکاندا نەورۆزی گۆڕیەوە بە جەژنی دایک کەواتە ئەمە لە ڕاستیدا پێمە ئەی کورچی کردووە کورد هاتووە یاسای ژمارە 6 ساڵی 2014 داهێناوە تیای داوتێتی کوردی عەربی تورکمانی سریانی ئەرمەنی 5 زمانی فەرمین لە هەرێمی کوردستان ئەرێ ئەوان مسلمان نین ئێمەش مسلمانی ئەوە بۆ ئێمە تێگەشتنەکەمان بۆ ئاین 5 زمان ئەکا بە ڕسمی ئەوە بۆچی ئەوان ڕێگەنادەن بە زمانی کوردی قسە بکرێ و بخوێنرێ بنووسرێ ئەوە مانەی وایە تێگەشتی کوردانە ئینسانیە هەر سێ دەستەوەژێتمە ئاماژە پێدەن ناڤاڤێ حەلەقێدا کەمە گوتی زمان و زەمین و زەمان جەنابێتە هەستکەی کە مەترسیەک ئلسەروان تشتانە هەیە بوویە ئەم پەروشین کە هەندێک گۆڕانکاریان هەندێک تشتێت عملی هەنگاوێت کردداری بهێنەکردن داکو ئەم ڕوبەڕووی مەترسیانە بیت لەو ڕۆژەی با بڵم زۆر نەڕم بۆ دواوە لەو ڕۆژەی ئەو عێراقە دروست بووە هەوڵە درێ کە زمانی کوردی وەلا بنرێ باشە ئێستا ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقین زۆر گرنگە ئێستاکە ئەم بربژێرانەی ئێمە کە ئەبنە ئەندام پەرلەمان پرسیارێ لە خۆیان بکەن بڵێن ئەرێ ئەو دەستورە لە 2005 تا 2025 ناکە 20 ساڵ کوان مادەی چوارەکەی دەستور کە ئەڵە زمانی کوردی و عەربی زمانی فەرمیە لە عێراقا بۆچی هەموو کەناڵە ئاسمانەکانی ئێمە بەم کەناڵەشەوە هەر کەسێک بە عەربی بە تورکی بە فارسی بە ئینگلیزی بە ئەڵمانی کە دێت میوانداریەکەن یەکسەر بە وەرجێڕانی خێرا بۆیە گۆڕن یەک کەناڵی عێراقیم پێ بڵێ تۆ بچۆ بە کوردی قسە بکە بڵێ قەینا بە کوردی قسە بکە بۆتە گۆڕین بۆ عەربی ئەبینی بەس کووردە کەناڵە کوردیەکانە میوانداری عەرەبەکەن و یەکسەر تۆ بە زمانی خۆت قسە بکە ئێمە وەرجێڕمان هەیە ئەرێ بۆ لە کەناڵەکانی دیکەی عێراقیە و شەرقیە و سۆمەریە بۆچی قەت نهاڵن تۆ بە کوردی قسە کەواتە پەرلەمانتاری مەژی دەماچیتە پەرلەمانی عێراقیدا یەک لە ڕۆلی توێت هەر سەرەکی ئەف بابەتەیە داوای ئەم مافە بکە بڵێ وەرجێڕانی خێرام دەوێ منش بە کوردی قسە ئەەکەم ئێوە بیکەن بە عەربی باشە مامۆستا چەند خولەکێکت ماین بدوێتن ئەم وان چەند خولەکانە بەحسا داهاتی بەرنامەی بە کوردی بکەین مەبەستە جەنابێتە حەلەقێت بهێتدا زیاتر دەدوێتن فۆکەسا خو پێخیە سەر چ مژار و چ بابەت ئێمە 6 بابەتمان هەیە بە شێوازێکی سەرەکی ئەتوانی بڵێ ئەوانە کلیلن لەگەڵ ئەویشدا چەندین بابەتی لاوەکی لێ دەبێتەوە ینی خوداناسی زۆر گرنگە ینی بۆچی چونکە خوداناسی هەموو ئاینەکان کۆ دەکاتەوە هەمووشمان کۆ دەکاتەوە چونکە شتێک نیە ناوی ئاین بێ و خودای تێدا نەبێ ئەبێ بڕابوون بە خوددا هەبێ باشەکە وەختێ بڕوامان بە خوددا هەیە ئەبێ بڕاشمان بە زیندووبوونەوەی ڕۆژی دوایی هەبێ کەواتە لە نێوان باوەڕبوون بە خوددا و ڕۆژی زیندووبوونەوەدا ئەی ئێمە لێرە چ دەکەین دەبێت کاری باش بکەین شەڕ نەکەین لەگەڵ یەکا باش بین پەیوەندیمان باش بێ ئێنجا وەکو هەمیشە پێن دەڵێم وێنەیەکت پێنیشان دەدەم دەڵێم دەزانی ئەمە چێیە بەڵێ ناویسیانیم پێ دەڵێ بەڵێم بەڵێ دەڵێ بەڵێ دەزانم ئەمە فلانی کوڕی فلانی فلان ئەڵێم ئەی ناسی ئەڵێ ناوەڵ کەواتە زانین و ناسینە لە کوردەواریە و لە هەموو نەتەوەکانی تریشدا خودازانی هەیە ئەزانی خو بەس ناسینی ئەو خوددایە صفاتەکانی ئەو خوددایە ئەو خوددایە چۆن مامەڵە لەگەڵ ئێمە دەکات بە چ شێوازێک ئێمە ویستووە چەند میهرەبانە لەگەڵ ئێمەدا چەند دەیەوێ ئێمە گوناه نەکەین ئەگە کردمان لێمان خۆشبێ ئەمە بابەتێکی دوور و درێژە وەکو باسی جێگەمان کرد نیشتیمان ئیرادەی خوددا نییە مەگەر ئێمە لێرە هاتی نەبوون ئیرادەی خوددای ئێمە لێرە هاتی نەبوون چی ئەەکەین بۆ ئەم خاکە چی ئەەکەین بۆ ئەم نیشتیمانە تێکۆشان چۆن تێ ئەکۆشی لە پێناوی ئەو پارێزە بۆچی پلەیەک لە پلەکانی شەهادەت بریتە لە مردن و لە ناوچوون لە پێناوی خاچی خۆتدا ئەمانە بابەتێکن وردەکاری زۆری پێویستە بە هەمان شێوە مرۆڤ دۆستی ئێمە بەڵێ نەتەوەی خۆمانمان خۆشوێ پێشمان خۆشە عەرەب تورک فارس ئینگلیز ژاپۆن چین هەر کەسە نەتەوەی خۆش بوێ لە بازنەیەکدا بەڵام دوجار بازنەیەکی گەورەی مرۆڤایەتیش کۆمان دەکاتەوە لە نێوانیشا بازنەیەکی ئاینی لەگەڵ خەڵکی دیکەدا کۆمان دەکاتەوە بەڵام ئەوە گرنگە بۆ ئێمە کە مرۆڤ دۆست بین ئەیکە مرۆڤ دۆست بووین پێکەوە ژیان پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردن بۆ ئێمە بابەتێکی زۆر گرنگە ژینگە بابەتێکی زۆر گرنگە قورئان فەرموودا پێغەمبەر دوردی خوای لەسەر سەدان فەرموودەی لەو بارەیەوە هەیە ئاەتەکانی قورئان زۆرن سەردەمەکە سەردەمی چۆن دەڵێ بایەخدانە بە ژینگە بەمانە فراوانەکەی بە هەمان شێوە ئافرەتان ئەم بارودۆخی ئێستا بە سەر دنیادا هاتووە
بە شێوازێکی سەرەکی مرۆڤەکانە هاڕێ بەڵام لە هەمان شێوە بە شێوازێکی تونتر پەلاماری ئافرەتەدا زەمانەکە چەند دەڵێن زمانی ئافرەت و ئازادیەوە نییە یعنی مافی ئافرەت لەو زەمانە لە ڕێگەی ئەوەی کە پێی دەڵێن پێشکەوتن مافەکانی خوراوە ئەسوەسەد ئاختنی جەنابێتە گەشتم کە مەرەم ئت بەرنامەی بە کوردیدا ئەم دگەر ڕوژانێت هەف وڵاتیە خو بژین کە چ ڕێنمایی پڕێکا ئیسلامی پڕێکا تێگەشتنەکە کوردانە ئەم پێشکێشی بینەری خۆ بکەین بەڵێ ڕاستە کەواتە چۆن لە وتارێکی هەینی هەیە هەموو هەفتەیەک ئەو وتارە هەینیە پەیوەستە بە بارودۆخی ئەو هەفتەیە ئێمەش بە زمانی کوردی بە تێگەیشتنی کوردی دەبێ بزانین لە ماوەی ئەو هەفتەیەدا چ کارێک هاتوۆتە پێشەوە چۆن لێی تێبگەین بەو شێوازەی کە پێویستە لە هەرێمی کوردستان و لە کوردستانی خۆماندا لێ تێب ڕێزدار مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاس بۆ جەنابەتە کە ئەف هەموو پەیوێ جوان و هەژیتە پێشکەشی مەکردن بەلێ بینەرێن هێژا ڤی ئاوایی دەینە دومایاوی حەلەقێ و هیڤیامە ئەوە مەشیاویتن خزمەتەکە بەچیک پێشکەشی هەوایین بەڕێز کردیتن البەندامە بن بۆ حەلەقێن بهێتن دێ زیاتر خزمەتە هەوایین بەڕێزکەین ئەب تێگەشتنەکە کوردانە و تێگەشتنەکە ناسک بوو ئاینە پیرۆزە ئیسلامێ هیڤیامە بن ببینم خێر و شاد خدای مەزن بە هەمیان بپارێزیت و کوردستانە مەژی هەرا گەش و پاراست بیت